بینەرانی عزیزی بەرنامەی کۆمەڵەوە سوورەوان سلااو ئەم کاتتان باش لە خزمەتتاندا بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکەی ئەم بەرنمەیە. ئازیزان بەرنمەیەم هەفتەی کۆمەڵەوە هەڵسوورەوانمان تەرخان کردووە بۆ چاوخشانێک بەسەر ساڵوەگەڕی دامەزراندنی حزبی کۆمۆنیستی ئێران. 41 ساڵ لەوە پێش حزبی کۆمۆنیستی ئێران پاش 2 ساڵ کاری سیاسی فکری و بەرنامەی چڕوپڕ لەلایەن چەندین سازمان و ڕێکخراوی چەپ و کۆمۆنیستی ئەو کات لەسەرەوەی هەمویان کۆمەڵە و ئێتحادی مەبارزانی کۆمۆنیست لە 11 گەلاوێژی ساڵی 1362 هەتاوی لە کۆنگرەی دامەزرێنەر لە کوردستانی شۆڕژگەی ڕۆخۆڕاگرت لەژێر چاودێری هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ناوچەی ئالانی سەردەشت دامەزرا. لەو کاتەوە تا ئێستا 41 ساڵ تێپەڕ دەبێ حزبی کۆمۆنیست زۆر هەوراز و نشیوی بڕیوە، سەرڕای کەند و کۆسپەکان، سەرڕای لە دەستانی هەزاران تێکۆشەری ماندوونەناس و گیان لەسەردەست دەیان ڕابەر و سیمای ناسرا و خۆشەویست سەدان کادر و ئەندام لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی لە شەڕی شۆڕژگەڕانی کوردستان لە خەباتی کرێکاری و جەماوەری یەکێک لە حیزبە ئەسڵیەکانی بزوتنەوەی کرێکاری و سۆسیالیستی ئێرانە. بەرای پیرۆزبایی دامەزراندنی حزبی کۆمۆنیست لەوە بینەرانی ئەم بەرنمەیە بۆ یادکردنەوە لە ساڵڕۆژی دامەزراندنی حزبی کۆمۆنیستی ئێران و وەڵام بە چەند پرسیارێک لەو بابەتەوە داوامان لە کاک حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە لەگەڵمان بێت تا پێکەوە چاوگەڕانێکمان بەسەر ئەو چواردەیە تێکۆشانەی حزبە بێ. هیوادارم ئێوەشتا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بن. هاوڕێ حەسەنم کاتتان باش بەخێر بن بۆ بەرنامەی سپاس بۆ ئامادەبوونت. ئەم کاتەی ئێوە و هاوکارانتان باش. سڵاو هەیە بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بە تایبەت بەرنامەی کۆمەڵەوە هەڵسوورەوان و لە خزمەتتاندا. زۆر سپاس کاک حەسەن بۆ هاتنت بۆم بەرنامەیە. هاوڕێ حەسەن، ئەوە ماوەی 41 ساڵ لە پێکێنانی حزبی کۆمۆنیستی ئێران تێپەڕ دەبێت. مێژوویەکی نسبەتەن دوور و درێژی هەیە. لەو ماوەیەدا ئەو حزبە بە گەلێک هەوراز و نشیودا تێپەڕیوە. سەرڕای زەربەی پۆلیسی و گیانبەختکردنی زۆرێک لە کادرەکان و ڕێبەرانی چه زەرورەت گەلێک مەوجودیەتی ئەو حزبە و خەت و ڕێبازە سیاسیەکەی پاراستووە. تاوجێگای بە خوتی دروستکردنی حزبی کۆمۆنیست دەگەڕێتەوە. هەروەکو ئێوە لە پێشێکیەکەدا ئاماژەتان پێکرد، کۆمەڵە یەکێک لە دامەزرێنەرانی سەرەکی حزبی کۆمۆنیستی ئێران بوو و پرۆژەی دروستکردنی حزبی کۆمۆنیست ئەگەر ئێمە چاو لە ئەسنادی بکەین، چاو لە قسە و باسی دامەزرێنەرانی ئەوانەی کە تەنانەت لە قەیدی حەیاتا ماون و ئەو ڕۆکەش لەوانەیە لەگەڵ ئەو فکریەتەی ئەوەڵی خۆشیان نەبن، باز لە کۆمۆنیستبوونی کۆمەڵاکن، باز لە باوەڕمەندبوونی بە ڕێبازی سۆسیالیستیەکەن، باز لە سەرتاسەری بوونیەکەن. و تەنانەت قسەیەکی بەناوبانگی کاکفوادی شەیە کە ئەو کاتێک کە هەتاوی گەشی حزبی کۆمۆنیست هەڵدێت و مژدەبەخشی ڕۆژێکی نوێ و توانەوەی مەستەڵێکی ستەمە، هەمووی ئەمانە ئەومان پێ نیشان دەدات کە بۆ کۆمەڵە وەک ڕێکخراوێکی سۆسیالیستی سەرڕای هەر دەرکێکە ئەو کاتە لە سۆسیالیزم لە کۆمۆنیزم لە خەباتی چینایەتی بوو بێتی، بەڵام وەفادار بووە بەو ئارمانە، بەو ڕێبازە، بەو استراتێژیەی کە ڕۆژی ئەوەڵ بۆی پێکهاتووە وەکاری بۆ کردووە. پاش ساڵی 57 فەزایەک هاتە ئاراوە کە لەو فەزا سیاسیەدا هەموو حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی دیکە خۆیانیان عەرزە کرد بە جامعە، ئەز جوملە کۆمەڵیش. بە تایبەت هێزە چەپەکان مەسەن تۆت مەشاکەی لە ئەوەڵی مانگی مەی لە 8 مارس لە تارانە سازمانی چریکەکان کە ئەو کاتە یەکێک لە هێزە سەرەکیەکانی جەرەیانی چەپی ئێرانە بە چەند سەد هەزار کەس دێنێتە سەر شەقامەکان و ئەوەڵی مانگی مەی و 8 مارس دەگیرێ لەوێت، یا ژنان لە 8 مارسە بە دەیان هەزار کەس لە شارە جۆرە و جۆرەکان دێن و ئەس جوملە لە کوردستانیشە ئەوانە دەبێت. چەپ لە ئێرانە مێژوویەکی کۆنتری هەیە بە نیسبەتی کوردستانەوە، ئەوەی کە بە کوردستان بگەڕێتەوە حەڵقەکانی ئەسڵی چەپ دیارە لە حزبی توودە وەختی خۆی کاری کردووە، تەنانەت حزبی دموکرات بەشێک لە ڕێکخراوی کوردستانی ئەو حزبە بووە، بەڵام چەپێکی شۆڕەژێر، چەپێکی مارکسیست، چەپێکی باوەڕمەند بە خەباتی تەبەقەی کاریگەر لە کۆمەڵەیە خۆی نیشانداوە. بۆیە لەو دەورانەدا دروستکردنی حزبی کۆمۆنیست بۆ خودی کۆمەڵە لە واقعەتە ڕاستە حزب ئەبزارە وەسیلەیە بۆ مبارزە، بەڵام بەنەوەیەک دەبێت بە ئیستراتیژ، دەبێت بە هەدەف،
دەبێ بە هەدەفێک کە دەبێ پێی بگەی ئەویش ئەوەیە هەروەها لە ناو ئەحزابی دیکەشدا بەتایبێت لە سەردەمێکا کە بەشێکی زۆری چەپی ئێران لەژێر ئەو ئیستبدادە دڕندەی کە جمهوری ئیسلامی بووە بەڕاستی ئەوەی کە لە ئەوڵیشەوە پێی کراوە نظامێکی فاشیستی شەلم کوێرم ناپارێزم هەموو شتێکی دەکرد لە دڵی وەزیەتێکی ئاوادا بە تایبەت ئەوەی کە بزوتنەوەی کرێکاری پاشەکشەی پێکرا بوو بزوتنەوەی دانیشتجووی دروستبوونی حزبێکی نوێ لە واقعدا بۆ کۆمەڵە و بۆ ئەو لایەنانش کە باوەڕمەند بوون بەوە جایتر دوایی چی دەقەومێەوە مۆزوعێکی دیکەیە چێ باوەڕمەند دەمێنێ نامێنێ چێ لەسەرەوە ڕێبازە دەمێنێ نامێنێ ئەوە هیچ کەسێک لە ژیانە گارانتی ناکرێت تاکوونی ئاخر چۆن دەبێ و چۆن نابێ ئەوانە بۆیە لەو دەورەیەدا دروستکردنی حزبی کۆمونیست لەلایەکەوە جوابدان بوو بە نیازێکی سیاسی لە واقعدا خۆ ئامادەکردن بوو خۆ تیارکردن بوو و بڕیاردان بوو بۆ مقاومەت دیارە لە کوردستانە کۆمەڵە ئەوەی دەکرد هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەر ئەو کاتە لە ساڵەکانی 60ەوە کە پرۆژەی دروستکردنی حزبی کۆمونیستی ئێران هاتە دەستوری کار بە کومیتەیەکی بۆ دروستکرا کمیسیۆنی بەرنامەی پێدەکوترا دواتر کمیسیۆنی داڕشتنی ئەساسنامە و ساختکردنەوەی و بەڕێوەبردننی کۆنگرە و هەمووی ئەوانە کۆمەڵە پایەی دروستکردنی خودی ئەو جەرەیانە بوو و ئەوە لە باری مێژوویەوە بە باوەڕی من شانازیەکە بۆ کۆمەڵە ماوەتەوە من ببێ ئەوەی نەقشی ئەو لایەنانەی دیکەش کە بەتایبەت خودی اتحادی مبارزان لەسەر مەسائلی فکری لەو کاتەدا لەسەر جوابدانەوەیان بەو مەسائلانە لە پێش بوو نسبەت بە جەرەیاناتی دیکەوە تەئسیریان بوو پراتیکی کۆمەڵە و هەروەها ئەو هەڵوێستانەیش کە کۆمەڵە بۆ خۆی بووی لەسەر ڕووداوە سیاسیەکان بە تایبەت شتی گەورەی وەک شەڕی ئێران و عێراق هاتبووە پێشەوە پەلاماری جمهوری ئیسلامی بۆ کوردستان هاتبووە پێشەوە کۆمەڵە ڕاستەوخۆ بڕیاری مقاومەتیدا هەمووی ئەمانە ئەزمونێک بوو کە ئەو چەپەی کە ئەو کاتە بە خەتی سێ دەناسران ئەمانەی لە دەوری یەک کۆ کردەوە و بوو باوەی کە حزبی کۆمونیست دروست بێ یعنی لە واقعدا هەم نیازێکە ئەو کاتە لە ناو کۆمونیستەکانی ئەو سەردەمەدا هەستی پێدەکرا هەلومەرجێکی سیاسی کە پێویست بەوە بوو کە لەوە زیاتر متەفەرق نەبین بەڵکو متحد بین ئەو پاش بەجێماوەی بەشێ لەو خەتی سێ بەشێ لە چریکەکان بوون لایەنەکانی تر کەسانێک بوون پەیوەست بوون هەمووی ئەوانە ئەو زەرورەتە بوو مزافەن ئەوەی کە خودی بەرنامەیەکی مدەوەن تەدوین کرابوو ئەساسنامە پەیڕۆی ناوخۆ تەدوین کرابوو خەت و سیاست و استراتێژی و ئۆفۆقێکی ڕۆشن لەو کاتەدا دیاری کرابوو و هەمووی ئەوانە بە ڕێبازێکی ڕۆشنەوە وەڵامدانەوە بوو بەو زەرورەتە مێژوویەی کە ئەو کاتە هاتبووە پێشەوە بۆیەکانێت باوەڕی من ئەوانە ئەو دەرس و ئەزمونانە بوون یا ئەو وەزیەتە بوون کە ئەو کاتە ئەو زەرورەتە بوون کە دروستکردنی حزبی کۆمونیستی لە ئەستۆی کۆمەڵە و ئەو جەرەیاناتانە خست بوو کە دروستکەری بوون کە سازماندەری بوون کە بەردی مناقەکەیاندانە دەتوانێت کەسێک بە فکری ئەمڕۆی خۆیەوە ڕەخنەی لەو تاریخە ببێ بەڵام ئەوە ڕووداوێکی تاریخیە چۆتە ناو تاریخەوە لە تاریخە ماوەتەوە ئەوەشی کە من عەرزم کردن بەشێک لەو تایبەتمەندی و حەقیقەتانە بوون کە لەو سەروبەندەدا بوون بە هۆی زەرورەتی دروستبوونی خودی حزبی کۆمونیست. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن هەر وەکو وتان کۆمەڵە وەکو بەهێزترین کۆڵەکەی ئەو حزبە پێگەی کۆمەڵایەتی بەهێزی پێبەخشیوە کاریگەری حزبی کۆمونیست ئێران لەسەر بزوتنەوەی شۆڕژگەڕانی خەڵکی کوردستان چۆن دەبینن؟ دەزانی تەنها لەسەر بزوتنەوەی کوردستان نەبوو من زۆر زیندانی سیاسیم بینیوە کە لە خارجی کوردستان لە زیندان نەبوون لە دوای ساڵەکانی 60 بەداخەوە ئەو قەتڵ و عام و کوشتەهرانەی کە جمهوری ئیسلامی دوای 30 خۆردادی 1360 کردی زۆر ڕێکخرا و سازمانی هەڵۆشاندەوە مثلەن ڕەزمەندەگان پەیکار بەشێ لە چریکەکان ڕەهبەری حیزبی توودا کە ئەو تەبعەن ناچێتە قاڵبی هێزێکی سۆسیالیست و کۆمۆنیست و ئەوانەوە بەڵام بەرحاڵ و کاتە لەبەرەی چەپە حسابیان بۆ دەکران یا مەسەلەن مجاهدین کە چ ئەو کاتە و چ دواتر بەتایبەتەوەی کە مجاهدین چووە فازی عملیاتی نظامی و ئەوە هەمووی ئەوانە شەرایەتێکی دروست کردبوو کە لە ناو زیندانەکانە
جمهوری ئیسلامی حولی دەدات کە ڕۆحیەی شکست نائومێدی ئەوە دروست بکە. زۆر کەس لەو زیندانیانەی کە دوایی نەجاتیان بوو و دەڵێن ئێمە لە زیندانە ئەو هەواڵەمان بیست ڕۆحیەمان لێ وەرگرت. هەن ئێستەکانی ئەوانە ماون کەسانێکیانەگەر گویان لەو قسانە ئێمە بێت خۆیان شایدی دەدەن بۆ ئەوەی کە ئەو قسانە لەوان بیستراوە. هەر ئەو کاتە بە سەدان نامە لە تەشکیلاتی ناوەی لە کرماشان لە تاران لە شوێنەکانی دیکە پاش دروستکردنی حزبی کۆمونیستی ئێران بۆ کۆمیتەی ئەو کاتی سازماندەی حزبی کۆمونیستی ئێران هاتووە. لە ناوخۆی کوردستانیشە مثلەن تەماشای مەراسمی ڕۆژی دروستکردنی حزبی کۆمونیست لە ئالان بکەن بە سەدان و لاانێ سەرەوەی هەزار بنیامی تێکۆشەر پێشمەرگە خەڵکی ئەو منتەقەیە دەبینی کە لەو ساڵ ڕۆژەدا دوای کۆنگرەی موئەسس کۆ دەبنەوە ڕێز دەگرن چ مەراسمێکی شکۆدار لەو وەختدا دەگیرێ. بۆیە بە باوەڕی من دروستکردنی حزبی کۆمونیست نەتەنیا پاشەکشێ نەبوو بۆ کۆمەڵە بەڵکو هەنگاوێک بەرەو پێشەوە بوو. ڕۆحیەی لە ناو تەشکیلاتی ئێمەدا بەهێز کرد. خەتی سیاسی و فکری و نەزەری و جیهانبینی ئێمەی دەقیقتر و گەشتر و ڕۆشنتر کرد. بە پێچەوانی کەسانێکە مەسەلەن باسی ئەوە دەکەن کە گوایە حزبی کۆمونیستی ئێران کانگای ئینشعاب بووە. من دەڵێم لە ناو کۆمەڵەدا لە ساڵی 60 دیدگای 1 و 2 بوو. چێ زەمانەتی دەکات ئەگەر حزبی کۆمونیست دروست نەبوایە هەر ئەو دیدگای 1 و 2 کە زۆر قوڵتر بوون لە اختلافاتی تەشکیلاتی لەسەر بنیادهایەکی لێکدانەوە لەسەر ئەوزاع و ئەحواڵی سیاسی و اقتصادی و اجتماعی بوون کە دەبوو تاکتیکەکانتی لێ دەرکێشی. دیدگایەک پێی وابوو ئێستا کۆمەڵگان نیمە مستعمەرە نیمە فێودالە، دیدگایکی دیکە پێی وابوو جامعەیەکی سەرمە تاکتیکی جیاوازی لێ دەرەکێشرا، خەت و مەشی جیاوازی لێ دەرەکێشرا. چێ توانێت تەزمینی بکە بە دروست نەبوونی حزبی کۆمونیستی ئێران هەر ئەو کاتە لە ناو خودی کۆمەڵەدا ئینشعاب ڕووی نادا. لە ناو حزبی دیموکرات هەر ئەو کاتە ئێمە ئەوزاع حواڵاتە پێشەوە بە کۆنگرەی چواری حزبی دیموکراتمان دیکە جیابوونەوە ڕوویدا لە ناو سازمانها و چریکی ئەکسەریەت و چریکی ئەقەلیەت هەر لەسەر مەسئلەی شەڕی ئێران و عێراق و ڕووداوەکانی تر لە خودی حزبی تودا زۆرێک لە جەریاناتی تر. بنابەرین ئەوە هەڵەیە کە پێمان وابێت ئەوە دروستکردنی حزبی کۆمونیست بوو کە کۆمەڵەی زەعیفکردنا بە هەزاران پێشمەرگەی کۆمەڵە کە دەچوونە سەنگەرەکانەوە لە وەختی شەیدبوونیانە 3 درۆژم دەوترایەوە بژی سۆسیالیزم، بژی حزبی کۆمونیست، بژی کۆمەڵە. ئەوە درۆشمێکی ئەلێکی نەبوو، ئەوە تەنیا درۆشم نەبوو، ئەوە بیر و باوەڕ بوو، ئەوە هەدەف بوو، ئەوە فیداکاری بوو کە ئەو تەعهود و ئەو کەسانەی نیشان دەدا بۆ ڕێبازە و ببینە. بۆیە لە ناو کۆمەڵەدا ڕۆحیەی ئینقلابیگەری بردە سەرەوە، ڕۆحیەی وحدەت تەڵەبی وحدەتی تەشکیلاتی لە ناو ئێمەدا پەرە پێدا لەباری مەسائلی زۆر شتی دیکە و فکری نەزەری تێئۆری دەوڵەمەندی کردین. وەکانی کەسێک کە ئەمانە نەبینێت و هەروەها لەو ڕوانگاوە کە گوایە کۆمەڵە سەرچاوەی ئینشعابەکانی ناو کۆمەڵە بوو ئەوە نە تاریخەن دروستە نە لەباری مەسائلی لێکدانەوە هەڵسەنگاندنەوە دروستە نە ئینشعاباتی دیکەتەوە خۆ لایەنش بوو هەر بەناوی کۆمەڵە و دوای فعالیەتی کرد. تعدادی نیشعابەکانی ئەوان زۆر زیاترە لەو نیشعاباتانی کە لەناو حزبی کۆمونیستە کراوە. حزبی دیکە بووە هەر ڕۆژێکی بۆنی لە کۆمونیزم و لەوە نەبردووە ئەنواع وەقسامی نیشعاباتی تێدا کراوە. بۆیە ئەوە ناتوانێت دلیل بێ، ناتوانێت بەڵگە بێت بۆ ئەوەی کە گوایە حزبی کۆمونیست کۆمەڵەی زەعیف کردووە. نا ڕۆحی هاوکاری و وحدەتی تەبەقاتیشی لە ناو تێکۆشەرانی کۆمەڵە کە لە خارجی کوردستان کاریانە کرد، لە ناو تێکۆشەرانێک کە بە فەرهەنگی حزبی کۆمونیستەوە گۆش دەبوون و پەروەردە دەبوون و لە ڕادیۆیەکەی و لە نەشریات و لە نووسراوەکانی ئیسفادەیانە کرد، ئەوانەی تەقویەت کردووە بە سەدان فعالی سیاسی لە ناو کۆمەڵەدا بوون کە غیرە کورد بوون، بەدەیان کەسیان گیانیان بەختکرد لە ناو تەشکیلاتەدا. بۆیە بە هەمووی ئەوانەوە ئەوەمان پێ دەڵێت کە حزبی کۆمونیست بە باوەڕی من نەتەنیا کۆمەڵی تەزعیف نەکردووە، نەتەنیا ئەو بۆچوونە ناسیۆنالیستی کە بە ئێمە دەڵێن لە دەرەوە لەلایەن ناسیۆنالیستەکانەوە کە ئەوە فارسەکان هاتن و ئەوەیان کرد و چیان کردووان هەر ئەوانە هەرو کاتەیە مەسەلەن حزبی کۆمونیستمان دروست کرد، حزبی دیموکرات چوێنە شۆرای ملی مقاومەتەوە بەنی سەدری تێدا بوو، مجاهدینی تێدا بوو. بنابەرئین لە ناو کوردستانە هەم تەبەقەی کاریگەرەکەی، هەم ڕاستەکەی، هەم چەپەکەی، هەم سۆسیالیستەکەی، هەم لیبراڵەکەی لە متحدینی سەرتاسەری تاریخەن گەڕاون.
بۆ کۆمەڵیش ئەو دۆزینەوەی ئەو متحدانە و لەگەڵیان کاری هاوبەشکردن بەشێک لە بەرنامە و سیاست و استراتیژی خودی کۆمەڵە بوو و باوەڕی من کۆمەڵی تەقویت کرد. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن. لەناو بنەماڵەی چەپی ڕادیکاڵ و سۆسیالیزمە بەستەم زۆرترین ڕێکخراوە سیاسیەکانە حزبی کۆمونیزم چه جەورێک دەتوانێت هەبێت بەگشتی ئێوە پێتان وایە چۆن دەکرێت وەڵامی ئەو پژ و بڵاویەی چەپ بدرێتەوە؟ پێش هەموو شتێک من لام وایە وەڵامی پرژ و بڵاوی چەپ وەڵامێکی کۆمەڵایەتیە، ینی بەو معنایەی کە ئێمە دەبێت لەسەر ئەو شتێک کە کۆمان دەکاتەوە لەسەر ئەوە دەبێت هەوڵ بدەین، لەسەر ئەوە دەبێت چەپ دەبێت لەسەر ئەوە کار بکە. ئەویش چییە؟ ئەو بزوتنەوە جەماوریەیە کە لە ناوە هەیە. بۆ نمونە خودی بزوتنەوەی کرێکاری کە چەپ زۆرتر بەڕاستی پێم خۆش وشەی سۆسیالیزم یاگەر وتم بەسم چەپێکی سۆسیالیستە و بەسم چەپێکی کۆمونیستە، چون وەختێک کە باسی چەپە کرێ معنایەکی دەکرێت کابرا چەپە کۆمونیست نییە، چەپە سۆسیالیست نییە، چەپە باوەڕی بە خەباتی چینایەتی نییە. من منزورم ئەوە نییە، منزورم چەپێکی سۆسیالیستی شۆڕژگێڕە کە باوەڕی بە خەباتی چینایەتیە، باوەڕی بە کۆمەلگایەکی کە چینەکان لە بەرابەری یەکدا خەبات دەکەن، چینی کرێکار و چینی سەرمایه‌دار دوو چینی ئەسڵی پێکهێنەرن، باوەڕی بەوەیە کە سۆسیالیزم بەدیلی ئەو کۆمەلگای من بەستم ئەوەیە. بۆیە بۆ ئەو بەشە کە بەستمانە من لام وایە دەبێت مەوزوعی کارەکەمان کۆمەلگا بێت، دەبێت مەوزوعی کارەکەمان ئەو بزوتنەوانە بێت کە لە دڵی ئەو کۆمەلگایەدا هەن. بزوتنەوەی کرێکاریە، بزوتنەوەی ژنانە، بزوتنەوەی خوێندکاریە، بزوتنەوەهای دیکەی ئەمڕۆ کە مەسەلەن تۆ مشای ئێران کەین، ئەمڕۆ کە بە ئەبعادی ئێران بزوتنەوەی خەریکە ڕێیەکەوێت لەسەر مەسەلەی کارەبا، لەسەر مەسەلەی بەرق، ئەوە بزوتنەوەیە، ئەوە ئەترازاتێکی ڕۆژانەی خیابانیە. چەپ لەکوێ ئەو چەپە سوسیالیستەی کە مەبەستمانە؟ بزوتنەوەیەک بۆ بە حقوقی وەدواخرا و بازنشستەکان پەرستاران، چەندین پەرستار و دوکتۆر لەو ماوەدا کوژراون، دەڵێن خۆکوژیان کردووە. ئەرێ بەڕاستی ئەوانە ڕەهبەرانی عەمەلی ئەو بزوتنەوە نین کە جەمهوری ئیسلامی بە بێدەنگی خەریکە لە بەینیان دەبات. سوسیالیستەکان لەکوێن؟ چەپی سوسیالیست لەکوێیە؟ ئەوانە ئەو مەوزوعەیە توانێت چەپ کۆکاتەوە لە یەکتری، نەگەوەی کە مەسەلەن لە ژوورهای کۆنفرانسەها و ئیتحاد و نازانم فڵان و ئەوانەی خارجی کیشوەردا بنیشین بچین بۆ تەزاوراتێکی 15-20 دانە حیزب فەراخانەکەی بدەین بەڵام 10 نەفەرمان بۆ کۆبێتەوە. ئەوە ناکات بەوەی کە هەر ئەوەش دەبێت بە باعسی دڵدۆنگی ئەو متهمەکە ئەو متهمەکات. بۆیە کار من پێم وابێ ئەوە یەکێ لەو کارانەیە. یەکێ لەو کارانەی تر لەسەر مەسائلی خودی ئەم جنبشی ژینایە، جنبشی ژینا جنبشی چەپە. ئەو سێدانە دروشمە، ژن، ژیان، ئازادی، هەر سێکیان جنبشی چەپن، جنبشی شعار و متالبەی سوسیالیستەکان بە توولی تاریخ. بزان چێ ئەوانەی کۆنگرەی ژنانیان گرتووە، ڕەهبەرانی چێن؟ ڕۆزا لۆکزامبۆرگە، کلارا زیتچینە، لێنینە، حیزبی بلشویکە، سوسیال دیموکراتەکانی، نەک ئێستا سوسیال دیموکراتی ڕادیکاڵەکانی پاش بەجێ ماوەی دەورانی مارکس و ئێنگڵس و ئەوانن کە بزوتنەوەی ژنان دێن و پەرەی پێدەن و کاری بۆ ئەکەن و یەکەمین بەرابەری حقوقی ژن و پیا و لەسەر دەستی ئەوان لێ دەدرێت. مافی ژن یەکەم ژنێکە دەبێت بە سەفیر لەناو ئەو هەموو فەرهەنگە پیا و مەزنەدا لە شۆرەوی ئەو کاتە و کۆڵنتایە. ئەمە هەمووی ئەمانە ئەومان پێ دەڵێ ئەوانە ئەو مۆزوعی کارانێ. ئەگەر ئەوە نەبوو مۆزوعی کارەکەت بوو بە ناو خۆی خۆت، بوو بەوە جاودێ بە کێشەی بینی من و تۆ ڕاست دەکەی یا من ڕاست دەکەم، تۆ چەپی یا من چەپم، تۆ سوسیالیستی یا من هەم، تۆ لیبراڵی یا من هەم. ئەوە چەپ لەو وەختەوە کە لە مۆزوعی کارەکەی دوور کەوتوێتەوە، چەپە سوسیالیستە لە مۆزوعی کارەکەی دوور کەوتوێتەوە ئینشعابات و جیابوونەوە و حتى وای لێ هاتووە ناو نەماوە. تۆ مەسەلەن فڵان جەرەیان ناوی هەستەی فڵان، ئەخر هەستە بۆ دەبێت حزبێکی زل و زەلەم ناوی خۆی بنێ. ئەوە شاخەی فڵانی فڵان حزبی دیکە بەشی چەپەکانی بە شار هەیە، بەشی چەپی مەسەلەن شمالی هامبۆرگ، بەشی چەپی جنوبی هامبۆرگ، هەر ئێرانیەکانن. ئەوە نیشانی دەدا کە ئەو چەپە تووشی چێ بە یەک معنا بەداخەوە ئەڵبەتە چ سەر لێ شێوایەک بووە. بێجگەلەوە شەفافیەت لە بەرنامەیە، شەفافیەت لە سیاسەتە، شەفافیەت لە بیرروبۆچوونە، شەفافیەت لەوەی کە ئەو چەپە سوسیالیست و شۆڕەژێڕە دەبێت ڕێگای خۆی لە جەرەیانی ڕاست و لیبراڵ و ناسیۆنالیستی ئێرانی و ناسیۆنالیستی کەمایەتیەکانی دیکە ئەوانە جیا بکاتەوە.
طبقەی کاریگەر خەڵکی مەحروم ژنان بەو ڕۆحی ئازادی خوازی وحدەت تەڵەبی و وحدەت خوازیەوە بەوانەوە باربێنێک نە لەسەر ئەساسی تەفرەقە و چەند دەستەجی ئەوانە بۆ یەکانە من پێم وابێ ئەوانە ئەو کارانن دەبێت بیکەین واگەر ئێمە لەسەر ئەو ڕێچکە بڕۆین و پێم وابێ خودی حزبی کۆمونیست بە ئەتباری ئەوەی کە لە دڵی جنبشێکی ئیجتماعیدا پێگەی هەیە ئەویش کۆمەڵەیە تەفاوتی لەگەڵ جەریاناتی تر لەوەدایە حتا بەحسەکانیشی بووە اختلافەکانیشی لەسەر مەسائلی واقعینا ئەو جامعەیە بووە کەمتر لەسەر بنکۆڵکردنی مەسائلی فکری بووە هەر کام لەو کێشانە ڕەبتێکی بە نوعێک بە جامعە پێدا ئەگەر ئەوەی کە ڕەبتی پەیدا نەکردوێتەوە حاشیەی بووە کەوتوتە پاراوێزی ڕووداوەکانەوە جا بۆ یەکانێ من پێم وابێت ئەوە ئەو خاڵە سەرەکییانن ئەو شتانن کە ئێمە دەبێت حولی بۆ بدەین و دەبێت خودی حزبی کۆمونیستی ئێران بتوانێت حول بدا لەگەڵ ئەو بەشە لەو چەپە ئیجتماعیە ئەو چەپە کە مەشغەڵەی ناوەیە نەک فەقەت خلووس و پالایشی ڕۆژانە و بەردەوامی بیر و باوەڕەکەی و ئەوانە ارتباطگرتن لەگەڵ ئەو جامعەیە بۆ تەغییر بۆ ئاڵوگۆڕ ئەو کاری کە بەشێ لە فعالین هەرێستا لە کوردستانە دەیکەن زیندانیەک دەیێنە دەرەوە بە سورمەکەی و خەریکە کارێکا دەچێت لەسەر گۆڕی فێقێکی گیان بەختکردوی سخۆنڕانی دەکات و ترس دەشکێنێت ئەو شتە مهمانەیە کە دەبێ بیکەین. کاک حەسەن باسی ئەنشعاباتی ناو حزبەکان و ناو چەپەکان کرد پێتان وایە ئاسەواری ئەو ئەنشعاباتە لەسەر کۆمەلگا چیە بێت ئایا ئاسەوارێکی تایبەتیە بێت؟ بەتاکی کۆمەلگا پێی ناخۆشە هەر نەوع جیابوونەوەیەک حتا کەمیش بێ حتا لە ئاستی مەسەلەن مەحافلی ڕووناکبیریشا بیبیستنەوە لە ئاستی مەحافلێک لە ناو دنیای مەجازیە بیبیستنەوە مەحافلێک لە تاریخی ئەم دۆست و ئەو دۆستیانە بیبیستنەوە بە زەرەر تەواو دەبێت چونکە هەمووی ئەوانە دەبێت بە باعثی دڵخۆشی ئیستبدادێکی خەشنی مەسەبی فاشیستی جمهوری ئیسلامی پێ بەهێزە بێت جمهوری ئیسلامی گەشت باڵای پێکە مخالفەکانی دوژمنەکانی پیکس کردوون تەبلیغی پێواکە ئەوە نییە لە توپارمان درۆشی پێواکە ئەوە فڵان نیشعاب ئەسڵ جمهوری ئیسلامی ئاگایشی لێ نێبووە متامێکە دەستی ئێمەی تێدا بووە ئێمە ئەومان کردووە لەلایەکەوە خەڵک ئەمڕۆ کۆمەلگای ئێران من بە ئیتمینانەوە دەڵێم 85 تا 90% ئەوەی کە جمهوری ئیسلامی پێی خۆشە ئەو نایکە و ئەوەی کە جمهوری ئیسلامی پێی ناخۆشە ئەو دەیکە حتاکوونێ بۆ مزگەوت چوون من ڕۆژانە لەگەڵ برادێکی ئێرە کە چوو بۆ ئێران و لە مزگەوتێک لە تەورێز نوێژی کردو دەیکوچوون بۆ نوێژکردن مزگەوتێکی گەورە لە ناوەڕاستی تەبرێزە بە من و 4 نەفەری لێ بووە ئەوان شیعە بوون و منی سونی بووم ئەو مزگەوتە گەورە خەڵک بوو خۆ خەڵک وانە هەمووی لە دین وەرگەڕابێتەوە گشتی سکۆلار بێ یا سوسیالیست بێ خەڵک لە داخی جمهوری ئیسلامی ڕقی لە مەسەبی دوای شۆڕشی ژیناش کە ئەو کۆمەلگایە بەرەو چەپ و بەرەو لایەنێکی دیکە وەرچەرخاوە ئەوانەی کردو بۆ یەکانێ ئینشعاب بۆ خۆی خەڵک پێی ناخۆشە و یەکێکی لەو کارانەی کە مەسەلەن ئێمە حولیشماندا لە ئینشعابی ئاخریشمانە کە بەڕاستی نێتە پێشەوە ئەو نە پێداگری لەسەر بە قەول بیر و باوەڕەکانمان و متامکردنی لایەنی مخالف بە ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە نەک لە عالەمی واقعەوە ببێ ڕۆژتاوارە هاوردەکرکاکە سۆسیالیستین کۆمونیستین تەرەفداری تەبەقەی کاریگەرین سنەتەکانی کۆمەڵەی دامادەی نا کەسانی پێیابوون شتایکی دیکە بۆی ئەو نەوع ئینشعاباتانە ئەو نەوع دابڕانانە خەڵک تەنانەت لە ناو ڕاستەکانی شەپیان ناخۆشە ئێستا بۆ یەکانێ دەڵێن جمهوری ئیسلامی تێدا بەقووەت دەبێت ئێنا دەبێت ئینشعاب وەک ئەمریکی عادی چاو لێ بکرێت لە ناو ئەحزابە نابێت کەس پێی دابچڵەکێ مجموعەیەک بنیادم کە بەیەکەوە لەسەر بەرنامە جیاوازیان هەیە لەسەر استراتیژ جیاوازیان هەیە لەسەر شێوەکاری جیاوازیان هەیە بیر و باوەڕیان بە یەک ناخوا تەبیعیە خۆ چ دەکەن خۆ ئینشعاب بکەن بە شێوەیەکی دۆستانە یا لە حزبێکا وەکو ئەکسەریت و ئەقەلیەتێک بەیەکەوە کار بکەن و ئەوەندەی کە ئەو بەرنامەیان قبول بێ ناکرێت و هیچێکی حزبێکت قبول نەبێ بەڵام لەنا ئەوەدا هەر کەماکان بە عنوانی فراکسیۆن بە عنوانی نازانم کەمایەتی هەرچێکی ناو بنێ بمێنینەوە ئەوە خۆ لە پێوەری حزبایەتیدا قبول ناکرێت بۆ یەکانی حزب جەمعی ئاگاهانەی بنیادەمەکانە حزب ناکرێت من بە مەیلی خۆم ڕایدەم لەو حزبەدا قبولم کردو ئەندامیم قبولم کردو ئەساسنامەکەی پێرەوی ناوخۆکەی دەبێ ئەوانە بەڕێوە بەرم ئەگەر هەر بەمەیلی خۆت چۆنت پێخۆشەوە بڕۆیتە پێشەوەی ترەوە حزب نامێنەوە جامعە وایە لە جامعەیشە قانونی ئەساسیەکەی کە دەوڵەتی وەکو جمهوری ئیسلامی بە زۆری تفەنگ بەڕێوەی دەبێت بەڵام لە حزبێکە ئاگاهی
وحدت ئێمە دەڵێن وحدەتی عملمان ببێ بەیەکەوە تەفاوتی فکریش ئەگەر ببێ بۆ یەکانی ئەو ئینشاء بوو جیابوونەوانەی کە بووە بە باوەڕی من زەرەری گەیاندووە لاقل بۆ خودی ئێمە دەرسمان لێ وەرگرتووە جهتیشمان ئەوەیە کە لەگەڵ هەر اختلاف نەزەرێکیش ئەگەر بمان بێ وە تەبیعیە لەناو حیزبێکی اجتماعیە ببێت ئەوەی کە بیری لێ نەکرێتەوە ئینشاء بێت ئەوەی کە بیری لێ بکرێتەوە کاری هاوبەشکردن بە جیاوازیەکان و بە یەکترەوە بێت. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن. ئاسۆی دووە ڕۆژی حیزبی کۆمۆنیستی ئێران بەتایبەت و ڕەوتی سۆسیالیستی لە ئێران بە گشتی چۆن دەبینن؟ من پێم وابێ بۆ ئاسۆی خەباتی حیزبێک ڕێکخراوێک دەبێت چاوەڕێی خودی جامعەکە بکەین. ئێمە دوای شۆڕەشی ژینە کۆمەلگای ئێران تەکانێکی خواردووە کە لە ئاستی دنیادا لەگەڵ شۆڕەشە گەورەکان مقایسەیەکە. من بخۆم چەند جار وتومەوە تۆ مەسەلەن دروشمی ژن ژیان ئازادی لەگەڵ دروشمی ئازادی بەرابەری بەرادەری ئینقلابی کەبیری فەڕەنسا مقایسە ئەکرێت. ئەو ئینقلابە لە دنیادا دەنگی دایەوە و بوو بە سەراغازی ئەوەی کە پێ دەوترێ ئینقلابی بۆرژوازی لە دنیادا و سەراغازی پێکهێنانی دەوڵەت میلەتەکان. ئەوەی لەواقع ستارت لێداوە ئەوروپای دروست کرد قانونی ئەساسی دروستکردنی لە دەوڵەت جیا کردەوە 100 ساڵ دوایەوە ئینقلابی یەکەمین ئینقلابی کاریگەری هەر لەو فەڕەنسا و لەو پاریسە ئەوانە کرا شۆڕشی ژن ژیان ئازادی لەو ئاستەدا هەڵدەسەنگێندرێت چونکە شۆڕشێک بووە کە ئەوەڵ جار بە دروشمێکی ئاوات چەپتۆ مەسەلەن هەر بێناوە مقایسە بکەین لەگەڵ ساڵی 57 خومینی لە مانگا دەبیندرا جمهوری ئیسلامی یەک کەلیمە دروشمی بەشە ئیسلامیەکەی بوو بەشی چەپ ئەوە دروشمی نەبوو جمهوری ئیسلامی نە یەک کەلیمە بیشتر یەک کەلیمە زیاتر مەرگ بەرشا بەیانی تاور هەر بڵێ مەرگ بەرشا مەرگ بەرشا هەر هەموو شتێکەوە بوو بەڵام دروشمێکە استراتێژ دیاریەکات خەتت بۆ دیاریەکات دەڵێت ژن نیوەی ئەو کۆمەلگایە دەبێت لەو موسیبەتە لەو وەزعیەتە لە هەمووی ئەوانە نەجات بیانی جامعەیەکە زۆر جار وتراوە کە حقوقی ژنی تێدانەبێت جامعەیەکی دادپەروەرانە نییە جامعەیەکی ئیستبدادیە ئەوە پایەی بەڕێوەبردننی جامعەیەکی دموکراتیکە من ناڵێم جامعەیەکی سۆسیالیستی کە زۆر شتی لە ئاستێکی زۆر بەرینتر و لەسەرەوەتردایە ژیان ینی ئەو بەڵاو موسیبەتەی کە ئەمڕۆکە بەسەر کۆمەلگای ئێران دێنێ حەقی ژیانت بێ لەوە کە تعەدا لێنەکەن لەوە دەستدرێژی لێنەکەن لەوە کە نەتکوژن لەوە برقت بێ ئاوت بێ نانت بێ زیندەگیت بێ مەدرسەت بێت تەمینی ژیانت بێ بیمەی بێکاریت بێت بەرابەری هەموو ژیان ینی هەموو شتێک ینی هەمووی ئەوەی کە ئینسانێک پێویستی پێیەتی لەو کۆمەلگایە ئازادی دایکی هەمووی ئەوانەیە بەبێ ئازادی تۆ ناتوانین هیچکە نە ژن ئازادە نە ژیان ئازادە نە جامعە ئازادە بۆ یەکانی خودی ئەو دروشمە ئەوەی بۆی من لام وایە بەگەر باس لە حیزبێک و چۆن دەبینین ئاسۆکەی من ئاسۆی هێزی چەپ و کۆمۆنیستی لە کۆمەلگای ئێراندا لێڵ نابینم پێم وابێ بە شەرتێک ئەو هێزە چەپە سوسیالیستە بجوڵێتەوە بە شەرتێ لەگەڵ مەوزوعی کارەکەی کە تەبەقەی کاریگەرە تەبەقی کاریگەر نظری منەوە معنایکی وەسیعی هەیە ژنان لەبەرەگرێ معلمان لەبەرەگرێ بازنشستەکان لەبەرەگرێ بەشێکی زۆری کارمەندان و کارکنانی دەوڵەتی و خصوصی و هەمووی ئەوانە لەبەردەگرێ و ئەو تعبیرەیە کە لە مارکسی دەکەن مارکس توێتی ینی کاریگەری سەنعەتی ئەو تعبیرە سەر تاپای جەعلە مارک توێتی کاریگەر ینی ئەو کەسەیە کە هێزی بازووی دەفرۆشێ ینی ئەو کەسەیە کە هێزی مێشکی فرۆشێ بەو معنایە ئەو جامعە ئێرانە ئەو 20 میلیۆنە نییە کە ئێستا بپێ ئامارەکان 23 میلیۆن لە ئێرانە کارەکە جامعەی کاریگەری ئێران دەکا بەسەرەوەی زیاتر لە 6 میلیۆن ئەو بەشی شاغڵەکەیەتی بەشی بێکارەکەی و هەمووی ئەوانەش چەند بەرابەری ئەوەیە بۆی بەوانەوە پێم وایە ئەگەر ئەو چەپە لەگەڵ ئەو مۆزوعی کارێ و لەگەڵ ئینقلابی ژن ژیان ئازادی عەجین بێت ئاسۆیکی ڕۆشنی و ئەس جملە بۆ خودی حزبی کۆمۆنیستی ئێرانیش و بێجگە لەوە حزبی کۆمۆنیستی ئێران ئەو اعتبارێکی هەیە کە پێگەیەکی کۆمەڵاتی هەیە کە عەزابی تر نییە نەویش کوردستانە لە کوردستانە کۆمۆنیزم بەرابەری خوازی مافە سەرایەتایەکانی خەڵکی زەحمەتکێش حاکمیەتی جەماوەری ئەمانە شتێکی بێگانە نییە بە فەرەنگی خەڵکی کوردستان ئەمانە کێ جێی خستووە کۆمۆنیستەکان جێیان خستووە کێ جێی خستووە کۆمەڵە جێی خستووە کەس ناتوانێت ئینکاری ئەوە بکە ئەوە
لە بەرابەری ڕەوتی کۆنە پارێز لە جامعەی کوردستانە، لە بەرابەر ڕەوتی ئاینی لە جامعەی کوردستانە، لە بەرابەر ڕەوتی تەفرقە ئەفکەن لە ناو جامعەی کوردستانە، لیبراڵەکان و ئیسلاحخوازەکان و ئەوانەی کە ئەوڕۆکە هەلهەلەیەکیان بۆ هاتنی کەسێکی وەکو سەر و کۆماری ئێستا دەکرد، پزیشیان دەکرد، لەکوێن ئەوانە چیەکەن؟ ئێستا باشترین حاڵەتە پیان دەڵێن سونیەکان، ئەی بە ملیۆن سکۆلار لەو جامعەشدا هەیە. ئەو پێناسەکردن خودیەوە تحقیری خەڵکی کوردستانە کە کەسانێکی وەکو بەناو نمایندەی بۆکان و ئەم شار و ئەو شار و وانەی افتخاری پێوە بکەن کە ئەوان سونین خەڵکی دیکە ئازادی خوازن. هەر لە کوردستانە خەڵکێکی زۆری تێدا غەیرە مەسەبی، خەڵکی زۆری تێدایە بیرروباوەڕی ئاینی شتێکی دیکەی لە مەسیحی، لە کەلدانی، لە یەهودی، لە زەردەشتی، لە هەمووی ئەو خەڵکانەی لە کەسانی دیکەی یارسان هەمووی ئەوانەی تێدایە. پێناسەکردنی کۆمەلگای کوردستان بە پێناسەیەکی ئاینیەوە یەکێک لەو خەتەرانەیە کە سبحەینە شەڕیشی ئەو سونی لێکەوێتەوە و ئەوە کۆمونیستەکانن لە بەرابەری ئەوانەدا ڕاوەستان و وەحدەتی خەڵکیان کردووتیان دین لە دەوڵەت جیابێتەوە. سبحەینە کەسێک ئازادە، دەوڵەت بۆ هەمومانە دینیش ئەمری خصوصیار کەسێکە بۆ خۆیەتی. بۆ یەکانی لە دڵی وەزیەتێکی ئاوادا من هەم داهاتوو بۆ چەپێکی دەخاڵەتگەری سۆسیالیست و هەم داهاتوو بۆ حیزبی کۆمونیست و هەم بۆ جەرەیانی کۆمەڵیش، ئەو جەرەیانەی کە ئەو کۆمەڵەی کە ئێمەین پێمان وایە پێم وایە کۆمەڵی واقعیە بە ئومێدەوار کونەندە و ڕۆشن دەبینم. بەڵام ئەوە فقط بە دروشم ناکرێت، بە عمل دەکرێت، بە پراتیک دەکرێت، بە خۆتێوەردان لە مەسائل دەکرێت، بە داڕشتنی سیاسەتی دروست دەکرێت، بە لێکدانەوەی هەڵە و کەم و کوڕیەکان و دوورکەوتنەوە لەوانە دەکرێت، بە بەهێزکردنی خاڵە بەهێز و بەخۆتەکانمان دەکرێت، بە تێکەڵبوون لەگەڵ واقعیەتی ئەو جامعەیە و بە ڕێگا چارە بۆ چارەکردنی دەرد و ئازارەکانی ئەو کۆمەلگایە. ئەوانە شتێکە کە کۆمەڵە بەوە پێناسەکراوە لەو جامعەیەدا. باوەڕی من بەوانەوە ئەگەر ئەوە بێت پێم وابێ ڕەوتی سۆسیالیستی چ لە ئێرانە چ لە کوردستانە بەدیلە، ئەڵتەرناتیڤێکی جددیە و نابێت دەستی کەم بگیرێت. بەڵێ کاک حەسەن، خۆتان ئەزانن بە خەریکی نزیکە بینەوە بە دومین ساڵی دەستپێکی شۆڕشی ژینە. پێتان وایە خەڵک دەبێت چۆن پێشوازی لە دومین ساڵی شۆڕشی ژینە بگرن؟ ئەگەر شانازی ئەوەیە لە کوردستانە و لە شاری سەقز و لە گۆڕستانی ئایچی و لەوێەوە شۆڕشی ژینە جرێقەکەی و بە ئێستا چەخماخەکەی لێدرا، ئیتر ئەو شۆڕشە بووە بە شۆڕشێکی هەمەگیر، بووە بە شۆڕشێکی بەربڵاو. ئیتر تەنها ئەوە کوردستان نییە دەبێت ئەو شۆڕشە. من پێم وابێ یەکێک لە بەداخەوە وەزعیەت یا خاڵە لاوازەکان ئەوە بوو کە ئەو شۆڕشە گشتگیر نەبوو. سنوورەکانی کوردستانی کەم تێپەڕان، تێکەڵ نەبوو لەگەڵ باقی ئێرانە. ئەلبەتە دەزانم خۆ بوو لەو شۆڕە شار لە زۆرێک لە شارەکانی دیکەی شایە مەگەر حەسابی بکەین نزیکە 600 کەس گیانیان بەخت کردووە، 140 نەفەرین کوردستانە هەر بۆ ئەندازێشین سیستان و بەلوچستان و باقی ئوستانەکان و شوێنەکانی دیکەیشە. بەڵام ئەو شور و شەوق و ئەو تایبەتمەندیەی کە لە کوردستان نبووی بە دەلیلی حزبیەت یافتەیی ئەو جامعەیە، بە دەلیلی متەشەکلبوونی ئەو جامعەیە و بە دەلیلی ئەو زعفەی کە ئێستا کۆمەلگای ئێران بەو ئاستە نەگەیشتووە لەباری حیزبایەتی و لەباری ئەو کاری سازمانیەوە بەداخەوە ئەوە کلێنەکەی بوو نەتوانرا ئەو شۆڕشە بە سەرنجام بخۆی بگاینا. بەڕاستی جەمهوری ئیسلامی لە هەموو کەس زیاتر لەرزاند. جەمهوری ئیسلامی ترسی مەرجی لێنیشت بوو و جەمهوری ئیسلامی ڕۆژمێریان دەکرد بۆ خۆشیان لەوەی کە حتا لە ناو خۆیانە پاکانەیان دەکرد بڕێکیان دیمان کابرا مەلا لیباسی مەلایەتی و مێزەری مەلایەتی ئەوانەیان فڕدەدا، ئەوانەمان بینی. بۆ یەکانێ بۆ ئەم جنبشە بە باوەڕی من نابێ خەڵکی کوردستان بەتەنیا بێت و حتا تەنانەت ئەو ئیستراتیژیە کە ئیستراتیژیە کە بە قەولی خۆی کوردستان مێحوەرە، بەڵام باقی شوێنەکانی دیکە ئێران نابینن، نەتیجە ئەو ئیستراتیژیە شکستە. ئەو ئەمڕۆکە دەبینین تماشای کوردستانی سووریەکە، تماشای کوردستانی عێراق کە دوای 33 ساڵەوانە، تماشای ڕیفراندۆم کە لێرە کراوە و حەقی ئەو خەڵکەش بوو چیان بەسەرهێنا. 51% خاکە ئازادەکەی لەدەستدا بە هاوکاری دەوڵەتانێکی زلهێزی وەکو ئێران و تورکیە و ئەمریکا و باقی شوێنەکانی دیکە.
بۆ یەکانێ مەحسوولمانەوەی جۆمشی کوردستان لە ناوخۆی کوردستانە بە نەتیجە هەزار فیداکاریشی بۆ بکەین. ئێمە 45 ساڵە فیداکاری یەکەین، بە هەزاران ئینسان گیانیان بەخت کردووە، بە هەزاران بنیادەم ناقص جسم بوون، جەستەیان لەدەستداوە، بە هەزاران و دەیان هەزار کەس ئاوارە بوون لە وڵات و لە وڵاتان. خەڵکی کوردستان کەمی نەکردووە. بۆ یەکان ئیستراتیژیە کە ئەتوانێت بە سەرنجام بگات، تەمان ئیستراتیژی لیبراڵەکان و ناسیۆنالیستەکان وانەوەی ئەمریکا بێ و دەخاڵت بکە و خواخوایان ئەم شەوە خەوتون بەیانی ئیسرائیل لێ بدات و جمهوری ئیسلامیان بۆ بڕوخێنێت و بێن و بچنە سەر تەختی پاشایەتی، ئەوەی کە لە وانێکی منشوری مەحسا و کوڕیشا خۆی بۆ حازر کردبوو. ئەوانە ئارەزوایکی وا هەیە، بەڵام ئەوە ئەو ئاوات و ئارەزووە نییە کە نە خەڵکی کوردستان پێی دڵخۆش بن و نە ئێمە لایەنێک بین کە حەول بۆ ئەوە دەین. حەول بۆ خۆڕێخستن حرەکەتی لە خوارەوە، هەر ئەوەی کە لە دڵی شۆڕەشی ژینادا کرا، ئیدامەدانی ئەو شۆڕەشە، درێژەدانی ئەو شۆڕەشە لە ئەشکاڵی مختلفیدا. شەرت نییە هەموو ڕۆژێک حرەکەتی خیابانی بێ. دایکانی شۆڕش کە ئەو کومیتە و نەهادانەیان دروست کردووە، بنەماڵەی گیان بەخت کردووەکان، ژینگە پارێزی، نەهاتایەکی دیکەی کرێکاری ژنان، هەمووی ئەوانە ئەتوانێت لە قوپۆی شۆڕشی ژینا بێ، ئەتوانێت تحتی تەسیری شۆڕشی ژینا بێ. ئەوانە ئەتوانێت گشتیان ئیدامەدانی ئەو شۆڕشە بێ بۆ داهاتوو کە بتوانێت بەهێزی بکەین و هەروەها پەیوەندیگردن لەگەڵ خارجی کوردستان، لەگەڵ دانیشگاکان، لەگەڵ ناوەندە کرێکاریەکان، لەگەڵ ڕۆژنامە و میدیا و ناوەندەکانی ڕاگەیاندن و هەمووی ئەوانە کام داخوازەکانی خەڵکی کوردستان تێدا مەترح بکرێت و بەرجەستە بکرێتەوە و هەم ئەو هاوڕۆحیە تەبەقاتیەش تێدا دروست بێ. و خاڵێکی تر بە نەزەری من ئەزمموی پارەکەیە. ئێمە پارەکە لە یەکەم ساڵی شۆڕشی ژینادا فراخانی مانگرتنێکی گشتیماندا حزب و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستان و جوابی وەرگرتەوە. من پێم وابێ ئەم ساڵەکە ژێمە توانین ئەوە بکەین، دەبێت کار بکەین بۆ ئەوە، دەبێت خۆمانی بۆ ئامادە بکەین، دەبێت حەولی بۆ بدەین، دەبێت ڕاستگۆیانە هەر حزبێ بچێتە پای کاری بۆ بکات و ئەوە بکەین و لە دەرەوەیش کە تەبوو تابی ئەو جۆمبشە تەبعاً ئەڵبەتە دەرەوە تابعی ناوەیە، ئەگەر ئەو جۆمبشە لە ناوە دووبارە سەر هەڵبداتەوە لە دەرەوەیش شەقامەکانی ئوروپا و کانەدا و ئەمریکا و ئوسترالیا ئەوانە گەرمە بێت و بە ڕۆژانە دەیان هەزار کەس دێتە سەر شەقامەکان. بەڵام لەوێش وەفادارمانەوە بەو شۆڕشە و ئیدامەدانی و کاربۆکردنی و یا مەسەلەنێکی لەو شتانە دژاتی لەگەڵ ئەعدام. ئەو جنایەتانەی کە ڕۆژانە جمهوری ئیسلامی دەیکات تحتی عنوانی مەوادی مخدر و تحتی عنوانی قەتڵ و چی ئەوانە، ئەوە خۆی یەکێک لە خواستەکانی شۆڕشی ژن ژیان ئازادی دژاتی لەگەڵ ئەعدامە، کارکردن بۆ ئەوانە ئازادی زیندانیانی سیاسی، بۆ ئیدامەدانی ئەو شۆڕشە و بەتایبەت لە ساڵی داهاتوودا حەولدان بۆ لە یەک مانگی داهاتووە کە 25 مانگی داهاتوو دەکات حەولدان بۆ هەرم مانگەیە 25 شاری وەرە بەڵ بە حەولدان بۆ ڕێخستنی مانگرتنێکی گشتی سەرتاسەری بۆ نیشاندانی ئەو زیندوبوونی ئەو شۆڕشە پێم وایە لەو کارە نەدەتوانین بیکەین. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن. کاک حەسەن دەزانن حرەکەتە جەماوەریەکان کە زۆر جار لە ناوەی کوردستان ڕەوەدا ڕژیم ناچارە بێ بێدەنگی هەڵبژێرێ و چاوپۆشیی لێ بکە. هەر بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە مەریوان لە ساڵیاتی گیانبەخکردنی شەریف باجوەر و هاوڕێکانی چه خەڵکێکی زۆر بەشداری ئەو مەراسمەیان کرد. هەروەها مانگی پێش کاک ئیسماعیلی کەریمی ژینگە پارێزی شاری کامیێران کە لە ناواگردا گیانی بەختکرد بینیمان کە مەراسمەکەی بوو بە شوێنێک بۆ درشم دان شەهید نامرێ. ئەم حرەکەت جەماوەریانە چه دەرسێکی ئەبێت بۆ هەڵسوڕاوانی ئێمە؟ من پێم وابێ یەکەم شتی ئەوەیە کە بۆ خودی ئەو حرەکەتانە دەبێت چاو لەوە بکەین کە لەسەر لە چ ژینگەیەکە ئەوانە دەکرێت. مەسەلەن من ئەو ڕێپێوانەی کە بۆ سەر مەزارگەی کاک شەریف و هاوڕێکانی و ژینگە پارێزان کرابینیم بۆ من بەڕاستی تەداعیکەرەوەی ڕێپێوانەکەی سنە و سەقز بوو. من بۆ خۆم لە ڕێپێوانی سەقز بۆ مەریوانە بەشدار بووم. ئەینەن ئەحساسمە کرد ناو ڕێپێوانەیەم، ئەینەن ئەحساسمە کرد ئەو خەڵکەین کە لێوە هاتووین و دیارە و جەمعیەتە زۆر بوویمە کە بەتایبەتەوەی سەقزوانە کەمتر بووین لەوەی کە لە سنەوە بەڕێکە. خودی ئەو ژینگەیە مهمە، ژینگەی شارێکە
مەریوانە ژینگەی شارێکە ڕەهبەری حرەکەتەکەی و پێشبەرندەکەی کاک فوادی مستەفا سوڵتانی و شۆرای شار و دەیان چهرەی خۆشنا و معتەبەری وەکو عەتای ڕۆستەمی و براکانی کاک فواد و هەمووی ئەو کەسانن کە زەمینەی سەید حسێنی پیرخەیران و گشتی ئەو ڕفێقانەی کە و بەشێکیان کە بەخۆشی هەرێسێژ لە ژیان نەماون ئەم تێکۆشەرانن یعنی مەریوان بۆ خۆی کانگایەکی شۆڕشی جەماوەری و شۆڕشی ئەترازی و ناڕەزایەتی و خەڵکیە ئەوە بە خاڵێکە دووەمیان ئەوەی کە خودی ژینگە پارێزی ئەمڕۆکە ئەمرێکی سیاسیە ئێوە چاو لێ بکەن ئەوانەی کە ژینگەی کوردستان دەسووتێنن من تردیدم لەوە دانیە کە عواملی سپای پاسدارانن بە ئەن قەستە سەر بەوانن پیاوی ئەوانن دەست و پەیوەندی ئەوانن هەتاگە چاوچنۆیەکیش بێ بۆ ئەوەی داربەڕوویەکە سووتێنێکە بێ خەڵوزەکەی لێ دروستکات و بیبابی فرۆشێ بەشێکە لە فەرهەنگی جەمهوری ئیسلامی کە ڕەوازی بەوانە داوە یعنی ئەو ژینگە پارێزیە ئەو جوانەی کە لە ششنۆ نەغەدەوە هەردوو پای قەتە بووە لە جەریانی نادەچێت و کراسەکەی دەردێنێت و ئاگرەکەی پێکوژێنێتەوە ئەوانە خۆشیان دەبن بە قارەمان لە ناو خەڵکەدا یعنی لەلایەک و خەباتێکی سیاسیەکە لە دژی جەمهوری ئیسلامی و لە دژی بەتاڵان بردننی وەختی خۆی جەمهوری ئیسلامی تەواوی ژێرخانی کوردستانی لە ڕێگای کوڕەکانی ڕەفسنجانی و دەست و پەیوەندەکانیان لە کوردستانە تاڵان و بڕۆ کرد بە دوای ئەوەدا ئەوڕۆکە کە ئەوە نەماوە خەریک نژینگەکەی دەسووتێنن دار و دەوەن و شاخ و چێوی ئاورتێ بەردەدەن کوژانەوەی ئاور لە واقعدا کوژانەوەی ئەو نفرەتەی جەمهوری ئیسلامیە کە عەلەی خەڵکی کوردستانێتی ئەگەر دەورانێک پێشمەرگە ئەو کارەی دەکرد ئەگەر دەورانێک ئەوەڵی مانگی مەی و کێسەش دەکرێت ئەلبەتە هەشتی مارسەکان و خەباتی جەماوەری ئەوانە لە دژی جەمهوری ئیسلامی لە شارەکانە دەکرێت ئێستا هەموو بەهار و هاوینێک دیفاع لە ژینگە و ژینگە پارێزی بەشێک لە خەباتێکی سیاسیە لە گەڵ جەمهوری ئیسلامی دەکرێت بۆیە کە نۆختێک پاوە و سەرپێڵ و زاکرۆس و شوێنەکانی دیکە ئاگرەگرێت و فەراخان دەدەن بە هەزاران کەس بە ئیمکاناتی خۆیان بە ئێستا بە کۆڵە پشتیەکانی خۆیانەوە بە ئەو وەسایلانەی کە ئاگری پێکوژێن دەچن و لە وەختە لەگەڵ جەمهوری ئیسلامی مبارزە بەشداری ژنان زۆر فعالە ژن لە هەموو عەرسەیەکی ئەمڕۆیی شێرە تایبەتمەندیەکانی شۆڕشی ژنان بەشداری ژنانە بۆیە ئەمە زۆر مهمە و بێزگە لەوە کەسایەتیەکی وەکو شەریفی باجوەر کە وەختی خۆی بە ئەتراز هەڵەسێ بە دووچەرخە دەچێت بۆ تاران دووچەرخە سواریە کا تاکوونێوێ لە ئەتراز بە ئەدام و لە ئەتراز بە وەزعەتی ژینگە و فڵان و ئەوانەدا سیمایەکی خۆشەویستی لێ دەردێکە خەڵکی کوردستان وەفادارن خەڵکی سیاسی وەفادارن نسبەت بە ڕۆڵەکانیان کوڕیانە کچیانە خزمیانە دۆستیانە ئاشنا نەناسیاویانە وەختێک کە دەزانن فیداکاری دەکەن خۆشیان دەوێن بنابەرین ئەو معنایشی هەیە کە خەڵک بۆ ئەو کەسانەی کە دەچنە زیندانەوە خۆشیان دەوێن بۆ کەسانەی لە دەرەوەن و لە شاخ بوون خۆشیان دەوێن بۆ کەسانەی کە ژینگە پارێزن خۆشیان دەوێن بۆ کەسێک کە دەچێت کەوەکەی لە ماڵەوە دێنێ دەیبات لە شاخ بەری دەدات خەڵک ڕێزی لێ دەگرێت دەڵێ حورمەتی لە پەرەندە گرت بۆ کەسێک کە ناچێت ڕاوی حیوانەکان کا بڵێ ئەمانە بەشێکن لە جوانی ئەم ژینگەی ئێمە و تەبیعەتی ئێمە خۆشیان دەوێن ڕێزیان لێگرن بۆ کەسێک کە دەچێت معتادێک لە ئەتیاد نەجات دەدا مبارزە لەگەڵ جەمهوری ئیسلامی دەکات لە واقعدا بۆی کانێ هەمووی ئەمانە ئەوە بە ئێمە نیشان دەدا کە ئەوە خەباتێکی سیاسیە خەڵک خەباتکارانی سیاسیان خۆشەوێ و ئەوە یەکێ لە دەستکەوتەکانی حیزبایەتیە لە کۆمەڵگای کوردستانە و یەکێکی لە دەستکەوتی چەپە لە کۆمەڵگای کوردستانە کە تەئسیری داناوە ژینگە پارێزی و حقوقی ژن و حقوقی منداڵ و تاریخەن نەتەنیا لە کوردستانە لە ئاستی جیهانیدا چەپەکان و سوسیالیستەکان و ئازادی خوازەکان کردووە بۆیە کانە من بەو هۆکارانە ئەو مەسئلانە هەڵدەسەنگێنم و ئەو ئەترازاتانەی کراوە من دەڵم دەبێت بەرینتر بکرێتەوە ئەمڕۆ کە شەبەکەهای ئیجتماعی نەخشیان هەیە ئەو فەراخانانەی کە دەیدەن دەڵێن بە هەزاران کەس بڕۆن لەو شەبەکانەیە ئەندام بن بڕۆن شەبەکەهای ئیجتماعی دیکە دروستکەن بڕۆن وەختێک ئاگرێک دەکەوێتەوە بە هەزاران کەس فەراخان بدەن و بڕۆن خۆیان لەو شوێن بە نیازی جەمهوری ئیسلامی بە نیازی هێلیکۆپتەرەکانی جەمهوری ئیسلامی نەبین بۆمان هێلیکۆپتەرەکانی جەمهوری ئیسلامی هەر ئەوەن کە خەتڵ عامی ئێمەیان کردووە سنە و سەقز و مەهابات و سەردەشت و بانە و هەموو شارەکانی دیکەیانیان پێ ئاورباران کردوین بنابەرین من لام وایە ئەوانە ئەو کارانن و خۆڕێخستن خۆ سازماندان دیسان خۆڕێخستن ئەو خاڵە بەهێزەیە کە کۆمەلگاکەمان هەرچی زیاتر بەرەو پێشەوە دەبات و جەمهوری ئیسلامی تێدا زیاتر و زیاتر لاواز و ناکاممێن. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن لە کۆتاییدا پەیامتان بۆ لایەنگران و هەڵسوڕەوانی حیزبی کۆمونیستی ئێران چییە؟ ئێستا کە ساڵ ڕۆژی حیزبی کۆمونیستی ئێران ڕێزیە دەگرین پەیامی من هەر ئەو پەیامەیە کە
لە کۆنگرەی موسسی شاوترە هەر ئەو پەیامەیە کە کاکستێقی کەمانگەر بەو دەنگە دلێرەی خۆی ڕایگەیان و وتی کرێکاران ئەم حیزبە حیزبی ئێوە بێن فەتحیکەن ئەو پەیامانەیە کە دکتور جعفەری شەفیعی لە ئیمانی سوخەنڕان لە ساڵ ڕۆژەکانی حیزبی کۆمونیستی ئێرانە دەیوت و دەنگی دەدایەوە و بە هەزاران کەس جوابیان پێدەدایەوە و بەڵێیان بە پەیامەکانی دەکوت دەڵێم ئەم حیزبە بە هەموو کەم و کوڕیەکانیەوە بە هەموو زعفەکانیەوە بۆ کۆمەڵە بۆ جونبشی کۆمونیستی بۆ تەبەقەی کاریگەر بۆ خەڵکی ئازادی خواست بۆ ڕەفعی ستەمی ملی نیازە زەرورە پێویستە ببێ پەیام ئەوەیە کە نەتەنیا بۆ لایەنگرانی ئەم جەرەیانە بۆ خەڵکی ئازادی خوازیش بەم حیزبە پەیوەست بن ئەم حیزبە حیزبی خۆیانە تەقویەتی بکەن هاوکاری بکەن یارمەتی بکەن لە هەر بابەتێکەوە لە بواری ماڵیەوە لە بواری تەبلیغاتیەوە لە بواری ڕاگەیاندنەوە لە بواری کار لەگەڵ تەلەڤیزیۆنەکەی لە بواری شەبەکەهای ئیجتیماعیەوە لە بواری بڵاوکردنەوەی داواخوازیەکانی داواکاریەکانی بیر و باوەڕەکەی و بەڕاستی ئەمڕۆکە ئێوە تماشا بکەن ئەو وەحشیگەریە کە لە ئاستی دنیادا هەیە دنیا لە هەموو کات زیاتر پێویستی بە سۆسیالیزمە پێویستی بە جامعەیەکی ئازادە بڕۆن ئوکراین تماشا بکەن بڕۆن مەسەلەی فەلەستین تماشا بکەن لە دوێنێکەوە ئەو جنایەتانەی کە نەتانیاهۆ دەیکات نیشانی دا مەسەلەی ئەوان تەنیا حماس نییە خۆ سازمانی ئازادی بەخشی فەلەستین هیچی نەکردووە لەو پەنایە دانیشتۆ مەحموود عەباس وانە ئەوان حملەیان بۆ کەناری باختەریش دەست پێ کردووە دەیانەوێ مەسئلەی فەلەستین بتوێننەوە لە بینی بەرن هەر ئەوەی کە تورکیە ئێستاکانی خەریکە هەر ئەو ڕۆکە لە قامیشلی و کردی و ئەو جەنایەت و وەحشیگەریان لەوێ کرد هەر ئەوەی کە جەمهوری ئیسلامی وەختی خۆی لە سنە کردی لە قارنێ و خەڵاتان کردی ئەمانە ئەوەن سیستمی سەرمایەداری ئەوەیە نظامی تەبەقاتی چەوسێنەرانەی ئینسان کوشی سەرمایەداری ئەوەیە ئێمە احتیاجمان بە کۆمەلگایکی سۆسیالیستی هەیە بە کۆمەلگایکی ئازاد هەیە و ئەوە پێویستی بە حیزب هەیە حزبی کۆمونیستی ئێران حەولەدا ئەوە بێت تەنانەت بۆ ڕەفعی ستەمی نەتەوایەتی لەسەر خەڵکی کوردستان بۆ چەندین نەتەوەی ترکە لە ئێرانە هەن مافی ئازاد و بەرابەریان بێ تەنانەت بۆ وستەمەی لەسەر ئاینیەکەیە لەسەر کەسێکی مەسهەبی سونە مەسەبچی مەسەبەچیەکەیە دین لە دەوڵەت جیابێتەوە بە قازانجیەتی ئازادانە دەتوانێت دینەکەی خۆیشی دیفاعی لێ بکات یا وەلای بنێت بۆ هەمووی ئەوانە و بۆ تێکۆشەرانی ئەو ڕێبازش بۆ لایەنگرانی کۆمەڵ و حیزبی کۆمونیستیش دەڵێم پتەوتر لە جاران بەهێزتر لە جاران بە گڕوتینتر لە جاران بە بیر و باوەڕتر لە جاران بە شانازی و سەربەرزیەوە دیفاع لە حیزبەکەیان دیفاع لە تشکیلاتەکەیان چ لە کوردستانە چ لە خارجی کوردستانە دیفاع لە وحدەتی تەبەقاتیە بکەن کە شۆڕشی ژن ژیان ئازادی جرێقەکانی لێدا و ئەو شۆڕشە لەسەر بەستێنێکی محکەم کرا کە چەب لە کوردستانە بووی بۆ یەکانێ حاصلی زەحمەتی کۆمونیستەکانە شارێکی وەکو ساقز بۆ خۆی کانگایەک بووە کاک حەمەحسەینەوە ئەو فعالە کاریگەریانەوە و چ دەور و نەخشێکیان بووە کە شتێکی ئەوە ڕوەدا بۆ یەکانێ پێم وابێ ئاسۆمان ڕوونە ئومێدمان بە داهاتوومان زۆرە و ئومێدەوارم کە ئێمە لە داهاتووی نەزۆر دوورە ساڵ ڕۆژی حزبی کۆمونیست و کۆمەڵە و هەموو شتێکی دیکە لە کۆمەلگای خۆمانە بکەین و خەڵکی کرێکار و زەحمەتکێشیش لە دەست ئیستبدادی مەسهەبی لە دەست فاشیزمی مەسهەبی جمهوری ئیسلامی نەجاتیان بێت وە بەتایبەت تاروپۆی اختلافات و ئینشعابات و ئەو شتانەیش کە بووە یەکتر ئەمانەش فەرامۆشکەین بەرەو کار بەرەو ئەوە بڕۆین بەرەو وحدەت بەرەو هاوکاری لەگەڵ لایەنە چەپ و شۆڕەژێڕەکانی تریش کە ناو کۆمەلگایەدا هەن لەگەڵ ئەوان بچین و ئەوە پێماوێ ئەو ئاسۆ ئومێدەیە کە هیوان پێ بەڵێ کاک حەسەن زۆر سپاس بۆ بەشداریت پرسیارەکان من کۆتایی پێدا ئەگەر پێتان وایە من پرسیارێکم نەکرەوە یان قسێکەیە کە ئاماژەتان پێ نەکرەوە فەرموون طبعا قسەمان زۆر کرد بەڵام ئەو بەحسە زۆر بەحسێکی هەمەلایەنەیە بەحسێکی جۆرا و جۆرە ئەتوانی سەعاتە لەسەری دانیشی مێژووی 41 ساڵی حیزبێک بە 40 چەند دقیقە و 50 دقیقەیە سەعاتێک ناتوانانی هەت سەر دێڕەکانیشی ناتوانانی بە ئاسانی باس بکەین بەڵام هیوادارە مەجاری تر ببێ لەسەر ئەو تاریخە قسە بکەین فقط لە کۆتاییدا دەمەوێت لێرەوە سڵاو بنێرم بۆ بنەماڵەی سەربەرزی هەمووی ئەو گیانبەختکردوانەی کە لە ڕۆژی ئەوەڵی گیانبەختکردوونیان لە کاکخانەوە تاکوونی ئاخرین گیانبەختکردوەکانی شۆڕشی ژینە سڵاویان بۆ بنێرم سەری ڕێز و نەوازش بۆ خانەوادەکانیان دابنەوێنم چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی لە جێگای خاڵی ئەوان دابنەوێنین درود بنێرم بۆ زیندانیانی سیاسی
کارێسە لە سیاساڵەکاندان بۆ کەسانی کە ئەندامی لەشیان لە دەستداوە بۆ تێکۆشەرانەی کە لەسەر ئەو بیر و باوەڕ و ڕێبازە فیداکاری دەکەن بۆ خەباتکارانەی لە ناوخۆی وڵات شەو ڕۆژ ئەخەنە سەر یەک بۆ ئەوەی ئەو ئارمان و ئامانجەی کە کۆمەڵا حزبی کۆمۆنیست ڕێبازی سوسیالیستی لە کوردستان و ئێران هەیەی بە نەتیجەی بگەێنن دەستیان دەگوشم و سەری ڕێز و نەوازش بۆ هەمویاندا دەنەوێنم و ساڵ ڕۆژی دامەزراندنی حزبی کۆمۆنیستیشان لێ پیرۆزەکەم و مێدەوارم هەموو شاد و سلامەت بن و سپاس بۆ ئێوە هاوکارانیش. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ کاک حەسەمە بەشداریتە. بەڵێ بینەرانی خۆشەویست، جارێکی تر سپاس بۆ کاک حەسەن ڕەحمان پەناه ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لەم بەرنامەیە بەشدار بوو. بەو هیوایە کە ناوەرۆکی بەرنامەکەمان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بێ تا بەرنامێکی تر هەر شاد بژی. چەند نوکتەیەکی گرنگ سەبارەت بە خەباتی مەدەنی. هەر گروپێک کە بیەوێت دیکتاتۆرێک بڕوخێنێت دەبێت بەردەوام بە دوای ڕێگایەکدا بگەڕێت بۆ هاندانی خەڵک بۆ دژایەتیکردنی چالاکانی ڕژیم. هەروەها دەبێت لە ڕێگای کردەوەی ناتوندوتیژی بەردەوامەوە فشارەکە بپارێزێت. مەرجی پێشوەختەی لەبار. بۆ ڕێکخستنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان چالاکان دەبێت بەردەوام بگەڕێن بۆ پاڵنەرە دەرونیەکانی تاکەکان. تیئۆرێکی باو ئەوەیە کە چالاکی لە هەستکردن بە بۆشاییەکەوە سەرچاوی گرتووە لە نێوانەوەی مرۆڤ هەستی بە مافی خۆی کردووە و ئەوەی وەری دەگرێت. بە پێلایەنگرانی ئەم گریمانەیە و لێ کۆڵینەوە ئەزمونیەکان نیشان دەدەن مەیلی تاکە کەسی لە باشترین حاڵەتدا بەست نین بۆ بەشداریکردن لە کردەوەی بە کۆمەڵدا. ڕووداوگەلێکی وەکو نزیکبوونەوەی خەڵک لە شارەکان و کارگەکان و کەمپەکانی زانکۆکان یارمەتی دەرن بۆ زیادکردنی توانایی چالاکی بزوتنەوەی کۆمەڵایەتی. بزوتنەوەی مافە مەدەنیەکان دوای کۆچی بە کۆمەڵی ڕەشپێستەکان بوو لە شارۆچکە گوێنشینە پرش و بڵاوەکانەوە بۆ ناوەندە شاریە چڕەکان. هەروەها نمونە کورتخایەنەکانی وەکو ڕووداوە وەرزشیەکان و کاڵنەڤارەکان و گردبوونەوەکان ئەنجامەکانیان کەمتر پێشبینی دەکرێت. کارەکانی ڕۆبێرت پۆنتنام لە ئیتالیا نیشان دەدات کە چۆن بەشداریکردنی فراوانی گشتی و تۆڕێکی تەندروست لە گروپە بنەڕەتیەکان دەتوانێت دەست پێشخەریە گەورەکان خێراتر بکات. ئەمەد لەبیر بێت ناڕەزایەتی بێپلان هەلێکی چارەنووس سازە. زۆر جار ڕووداوە چاوەڕوان نەکراوەکان دەتوانن ببنە هۆی تۆڕێکی گشتی و گۆڕانکاری بەرچاو لە هەندێک هەڵوێستی گشتیدا. بۆ نمونە ڕژانی نەوتی بەرچاو، ڕووداوی ئەتۆمی، ئاشکراکردنی هەڵسوکەوتی نادروستی جددی حکوومەت، توندوتیژی فەرمی دژی ناڕازیان یان قەیرانی بێکاری لە ناکاو ڕەنگە بزوتنەوەی کۆمەڵایەتی هەن بدات. زۆرێک لە کۆمەڵاسان ئاماژەیان بەوە کردووە کە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان پێویستیان بە ئیشکردنی بەردەوام هەیە بەهۆی ئەو مەیلەی کە مرۆڤەکان شیکاریەکی خێرای تێچوون و قازانج بۆ بەشداریکردن یان نەکردنیان دەکەن. ئەوان بانگەشەی ئەوە دەکەن تاکی ئەقلانی بەو ئامانجە دەگەن ڕاستترین ڕێڕەو ئەوەیە کە سواری موفتە وەربگرن، واتە سوودەکانی خەباتی کۆمەڵایەتی بەدەست بهێنن جا بەشداری بکەن یان نا. بۆ چارەسەرکردنی ئامادە نەبوونی ئەم جۆرە کەسانە چالاکوانان دەبێت جەخت لەسەر هاودەنگی و پەیوەندیە کەسیەکان و گرنگی پابەندبوونی تاکە کەسی بۆ سەرکەوتنەکە بکەنەوە. ئەمەش لە ڕێکخراودا زۆر ئاسانترە. هەروەها گرنگی گروپە بچووکەکان لە بیرمەکە. بلۆکی بنیادنانی بنەڕەتی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ئەو گروپە بچووکە نافەرمیانن کە بەڕایەڵەیەکی نادیارەوە بە یەکترەوە بەساونەتەوە.
هەندێک جار ئەم کانتێکسە مایکرۆیە کۆمەڵێک هاوڕێیە، هەندێک جار کۆمەڵێک هاوکارن، هەندێک جار گروپێکی بچووکە لە ناو گروپێکی گەورەتری وەک سەندیکادا. هەرگیز گومان مەکە کە کۆمەڵەیەکی بچووک لە هاووڵاتیانی بیرمەند و پابند دەتوانن بزوتنەوەیەکی گەورە ببزوێنن. بۆ نمونە ئەندامانی ئاشنا. کانتێکستەکانی مایکرۆ وەک زەمینەی شانۆگەری بۆ بزوتنەوەکان کار دەکەن. سێ سەرچاوە کاریگەری گرنگیان لەسەر سەرهەڵدانی بزوتنەوەکان هەیە: ئەندامان، سەرکردەکان و تۆڕی پەیوەندی ممکن. توێژینەوەکان دەری دەخەن کە ئەندامانی نوێ لەسەر درێژەی هێڵە دامەزراوەکانی پێشتر کاریگەرن. هەروەها توانایی سەرگردەکان زۆر گرینگە. ئەدەبیاتی چالاکیەکان جەخت لەسەر گرنگی سەرکردەکان دەکەنەوە لە دروستکردنی بزوتنەوەیەکدا. هەروەها گرنگی دروستکردنی سەرکردەی نوێ بۆ ئەوەی بزوتنەوەکە بەردەوام بێت. بەتایبەتی گرنگە و سەرکردەیە کە دەتوانێت بە شێوەیەکی ڕەسەن نیگەرانیەکانی خەڵک بخاتە ڕوو پیشانی بدات کە بیری لە چارەسەری ئەو نیگەرانیانە کردوێتەوە.